پرسی ماوەی یاسایی پەرلەمانی کوردستان جارێکی دیکە بابەتی ئاڵۆزی درێژکردنەوەی ماوەی سەرۆکاتی هەرێمی بە پاساوی جەنگی داعش زیندوو کردەوە کە بە جۆرێک یەکڕێزی نێوماڵی کوردی تێکدا تا ئەمڕۆژ ئاکامە نەرێنیەکانی بەردەوامن. هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ساڵی 1992دا هەرچەندە هاوڕابوو لەگەڵ ساختەکاری ئابڕووبەرانەدا، بەڵام گەلی کوردستان کردیە بۆنەیەکی گەورەی نیشتیمانی. هەرچەندە هەر لە خولی یەکەمیەوە پارتە دەسەڵاتدارەکان ئەو دامەزراوە گرنگی یاسادانانیان کردە ئۆرگانی بەخشینەوەی پۆست بەو کادیرانەیان کە لە ناو حەزبدا جێگەیان نەدەبەوە، بەڵام پەرلەمان تەلارێکی جێگەی هیوای جەماوەری کوردستان بوو. باتای درێژکردنەوەی ماوە یاسایەکانی پەرلەمانی کوردستان کرایە دیاردەی ئەو دەستگا گرنگە. جەنگی ناوخۆ پاساوێکی کوشندەی لە کارخستنی ئەو دەستگایە بوو کە بەهۆی گەمەی 50 دابەشکردنی پێکاتەکەیەوە پێگەی تەواو بێهێزکرا، تەنانەت ئەو خۆناغەی جەنگی کوردکوژە گەیشتە ئەو نەهامەتیەی با پەلکێشکردنی سوپا کیمیایی و ئەنفال واڵکردنی ئاڵاکان لەسەر تەلاری پەرلەمان، شکاندنی شکۆی گەیشتە ئاستێکی ترسناکی پڕ لە شەرمەزاری، داخستنی دەرگای پەرلەمان لەلایەن پارتێکی دەسەڵاتدارەوە بۆ بەرگری لە پۆستی سەرۆکاتی هەرێم بۆ جارێکی دیکە شکۆی ئەو دەستگایی تێکشکاندەوە. پەرلەمانی کوردستان لە ماوەی تەمەنیدا نەیتوانیوە چاودێرێکی بەهێز بێت لەسەر کارنامەی حکوومەت. ئەوڕۆڵەی پێدراوە کابینەکانی حکوومەت پەسەند بکات، بەڵام نەیتوانیوە لێپرسینەوەی یاسایی لە حکوومەت و وەزیرەکانی بکات و متمانەیان لێوەربگرێتەوە. لە هەموو ئەوانە خراپتر دەستگای ڕاپەڕاندن بە ئارەزووی خۆی یاساکانی جێبەجێ دەکات. بۆ نمونە گرنگترین یاسادانانی سندوقی داهاتی نەوت و غاز بوو، بەڵام چەندین ساڵە پەک خراوە و ئەو داهاتە لە تاریکیدا ماوەتەوە. دەسەڵاتدارانی کوردستان لە ماوەی 3 دەی ڕابردوودا هەوڵیان داوە شوناسی ڕاستەقینەی پەرلەمان بە پێی ستانداردە جیهانیەکان لە ئەمانە و پێناسەی ڕاستەقینەی خاڵی بکەنەوە، بۆیە مافی وڵاتیانیان پێشێل کردووە. لەوەداکەوان خاوەنی بڕیارن لەسەر ماوە یاسایەکانی پەرلەمان، نەک ئەو دەسەڵاتدارانەی با بێبنەمایی دەستوری ماوەی مانەوەیان لەسەر کورسی درێژ بکەنەوە. کارێمی کوردستان تا ئەمڕۆژ خاوەنی ئەو گرێبەستە نیشتیمانیەیە تا بکرێتە سەنگی مەحەک. لە جیهاندا هیچ کاتێک جەنگ و قەیرانەکان نەکراونەتە پاساوی درێژکردنەوەی دەسەڵاتەکان. بۆ نمونە لە گەرمەی جەنگەکانی یەکەم و دووەمی جیهانیدا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەڵبژاردننی سەرۆکاتی خۆی ئەنجامداوە و دەسەڵاتی دەستا و دەست کردووە. ئەمە تەنها پاساوی دیکتاتۆرەکانی ناوچەکەیە، هەر بیانوویەکی مایکرۆسکۆبی دەکەنە پاساوی مەرسومە نا دیموکراسیەکانیان.